والله ئەوە کارێکی مرۆیە مەقسەد ئەگەر لانی دینیەکەش لێ پێدرێ ئەتو ڕۆژانە دەبینی کە منداڵی خەڵک لە پێچاوی تو شەهید دەکرێن دەمرن لە برسان یعنی بەڕاستی ئەوە کارەساتێکی گەورەیە هەموو ئینسانێک ینی دەبی هەستی بجوولیتن ئەگەر بە 150یەکیش بتن هاوکاریە منداڵانە بکە دەستان خۆش بەخێر بێن وڵای ئەو کەمپینێک کە ڕاگەندراوە لە سەرپەرشتی مام ڕەشید و کاک ساڵح و مەلا مەهنەتی ئەو کەمپینە بەردەوام دەبێت هەتا مدەیەکی دیاری کرا و تا ئەو کاتێک کە پێویست بیتن و نوێنەریان دەبێتن لە هەر مەقسەد مزگەوتەکان لە ڕۆژی جمعەکان و ژمارەی بالیش هەیە کە دەتوانن خەڵک لە ڕێگای فاسپەی و FIB ئەوە پارەکانیان ڕەوانە بکەن کەەوە ژمارەکە دەتوانن دوایە لەسەر شاشەش داێن بۆ ئەوی خەڵک زیاتر بتوانیتن ئەگەر بەدەستیش نەتوانیتن لە ڕێگای موبایلەکەەوە لە ماری خۆی بتوانانی پارەکە بنێریتن چی بە خەڵکی دەڵێ کە بێن هاوکاریەکانیان بگەێنن واللهی ئەوە کارێکی مرۆیە مەقسەد ئەگەر لانی دینیەکەش لێ پێدرێ ئەتو ڕۆژانە دەبینی کە منداڵی خەڵک لە پێچاوی تو شەهید دەکرێن دەمرن لە برسان یعنی بەڕاستی ئەوە کارەساتێکی گەورەیە هەموو ئینسانێک ینی دەبی هەستی بجوولیتن ئەگەر بە 150یەکیش بتن هاوکاریە منداڵانە بکە